ماچەوەری یەکەمی بەرنامە باس لە کار و چالەکیەکانی کۆمەڵەی ئۆتیزمی با بڵێن کۆمەڵەی ئۆتیزم دەکەین لە قسەی سلێمانی دەپرسین کار و چالەکیەکان چین بۆ خزمەتانەی کە پێویستە بە توشبوانی ئۆتیزم بکرێت لەم کۆمەڵێدا تا چەندە توانیویانە خزمەت بکەن و ئەو خزمەتانە جێدەستی خۆی دیار بێت و هەوکات ئامارەکان چیمان پێ دەڵێن و تا چەندە لایەنە پەیوەندیدارەکان توانیویانە لەسەر بابەتی با بڵێن پەیوەندیدار بە پێداویستیەکانی توشبوانی کۆمەڵەی ئۆتیزم بێنە سەرخەت. ئەم بابەتانە گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز بەختیار ڕەوف جێگیری کۆمەڵەی ئۆتیزمی سلێمانی یاخود لقی سلێمانی کە لە ستودیۆی بەیانی کورسستار نوێستمیان. کاک بەختیار سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێراتن. زۆر سپاس. بەر لەوەی باس لە کار و چالاکیەکان بکەین دەمەوێت ئەگەر ئامارێک لە بەردەستا هەبێ بە شێوەیەکی گشتی ئامارێکی تایبەت بە با بڵێن کۆمەڵەی ئۆتیزمی سلێمانی هەڵبەتە کە لە سلێمانی لقی کۆمەڵەکەیە چیمان پێ دەڵێن؟ بناوی خوای گەورە و میهرەبان پێشەکی سپاسی جەنابتان ئەکەم بۆم دەرفەتە. کۆمەڵەی ئۆتیزم لقی سلێمانی ئێمە ئەو کۆمەڵەیە کە دامەزراوە ڕایەڵەیەکە بۆ بینی حکومەت و ئەو ئەندامانی کە دەبن بە ئەندام لای ئێمە کە ئۆتیزمن. ئێمە ئیش لەگەڵ دوو جیهەتە ئەکەین یعنی دووشتی جیا یەکەم ئەو مناڵانە کە ئۆتیزمن بەڕاهێنان و پەروەردەکردنی دوو هەم لەگەڵ دایک و باوکیانە چکە خۆیان ناتوانن قسە بکەن و تێوگەێنن ڕاستە ئەندامن بەڵام دایک و باوکیان لای ئێمە بن بە ئەندام. ئۆتیزم ئامارێکی تازە کە تازە بڵاو بووەتەوە سێشت لە دنیاە تلیاک تیرۆر ئۆتیزم. خۆ دەزانین تیرۆر شتێکی خەتەرە تلیاک شتێکی خەتەرە ئۆتیزمیش بەوە زۆر بەرفراوان بووە زۆر لە گەشایە چونکە هەتا ئێستا حاڵەتە نەخۆشی نییە نەدۆزراوەتەوە لە چیۆ ڕوئەیە ئەو شتانەی کە هەتا ئێستا دیراسە کراوە ئۆتیزم لە 2 ساڵ بۆ 3 ساڵ تەشخیصەکرێ لە 3 مانگ دەگۆڕێ بۆ 3 مانگ هۆرمۆنەتەکانی هەڵچوون و داچوونی تیا دروستە بێ نە لە خوێنایە نە لە خزمایە نە لە خۆشیەکان نە ژینگەیە شتێکە دروست ئەبێ و جۆرێتی ئۆتیزم ئێستا تشخیص کراوە بەسەر 24 جۆرە 24 جۆرەکەش تەقسیم کراوە بەسەر 3 بەشە بەشی سووک وەسەط قورسەکان ئەوانن کە بۆ نمونە نابینان و ئۆتیزمن شەلە دەماغ و بیرکۆڵ و ئۆتیزمن یان نەخۆشخانەی هیوان و ئۆتیزمن ئەمانە زۆر قورسن یا پەرکەمی لەگەڵایە پەرکەمی زۆر قورس وەسەط ئەوەیە کە کەسێکە ئۆتیزمە فرەجوڵەیە حرەکاتی هەیە ئەخولێتەوە دەست بەکارێنێ چۆنێتی شێوەکانی دیارە ئەمانە پێڵن قورس دانانیشێ بەڵام بەڕاهێنان پەروەردەگە هەندێکیشیان هەیە سووکە بۆ نمونە چەندین عالم چەندین خەڵکی بیردۆست چەندین خەڵکێک کە بەهرەدار بێ لەبەرەوە کۆڵ نایە ئۆتیزمە چونکە ئۆتیزم شتێکە شتی دووبارەیە شتێکە حەزی بەوەیە کۆڵ نایە لێ و بەهرەیەکی تایە ئەو بەهرەیە لە وڵاتی ئێمە لەبەرەوە کەمی سنتەر کەمی ناوشیاری کۆمەلگا و ئەو شوێنانەی کە دکتۆرن کە معنین بە ئۆتیزم خۆیان دەرچووی زانکۆن بۆ ئۆتیزم لێرە کەمە نییە ینی تەشخیصەکان زۆر غەڵەت ئەیبە فرەجوڵە بە ئۆتیزمەیە لە قەڵم سێبەری ئۆتیزم بە ئۆتیزمەیە لە قەڵم ڕفتاری ناشرین بە ئۆتیزمەیە لە ئەوانە ئۆتیزم نین ئۆتیزم دەبێت بەهرەیەکی هەبێ ئەو بەهرەیە جا لە علمی بیرکاریایە لە زانستی وایە مەلە ئەکا لە هەشتێکدا بێ شتێکی هەیە لە خەڵکی تر 6 ئەوەی خەڵکی تر بە قەوت و بەهێز باشە بە شێوەیەکی گشتی وەکو باسی دەکەی ئەو هەمووشمان دەزانین کە حاڵەتێکی زۆر قورسە و پێویستی بە خزمەتکردنی زیاتر هەیە لە ڕووی دابینکردنی پێداویستیەوە لە ڕووی با بڵێن بوونی کاتەوە کە ئەم مناڵانە پێویستە بێنە سنتەرەکانی تایبەت بەڕاهێنانی ئۆتیزم لە کۆمەڵەکە تا چەند دەتوانراوە ئەم خزمەتانە پێشکەشی مناڵانی ئۆتیزم و خانەوادەکانیان خۆی ئێستا سێ جیهەت معنیە بەو مەسەلەیە کە دەبێت کار لەگەڵ ئۆتیزم بکە یەکەم چاودێری کۆمەڵایەتی بۆ چاودێری کۆمەڵاتی هەم بۆ بڕینەوەی ناوینانی موچە چکە موچە 150,000 ینی معقول نیە ئێستا لە سلێمانی 1000 ئۆتیزم ناوی نووسراوە 62 کەس ئەو 150,000 وەرەگرێ لە 2013 لیژنە تۆبی ڕایگیراوە یان پێیانەکەن بەس هیچیان بۆ ناکرێ ئیمڕۆ بەیانیان پێەکەن دوو
وەزارەتی تەندروستی لەبەرەوە ئەم مناڵانە مەناعی گیانیان زۆر هینە و ناژێڵێ ئێستا بۆ نمونە دەردێک لێ یا لە دانی هەڵەوەرێ کلۆرە بێ ئێ نایڵێ سەیری دانیکەنەوە پێویستی بە نەشتەرگەریە. سپاس بۆ خوایسە لەم ماوەیە سندیکای پزیشکان لقی سلێمانی هەڵمەتێکی باشیان بۆ ئێمە دەست پێکرۆ 40 مناڵیان لێ وەرگرتوین بۆی نەشتەرگەریگەن چاکیکەن. دوو گەشت و گوزار ئێستا و مناڵانە کە ئەچنە جێگایەک یعنی بەچێوێکی وا سیرەکەن ئەم مناڵە زەرەرۆمەندە زەرەرەیە وان نییە زەرەر نایە بەڵام کۆمەڵە ڕفتاری هەیە دەست بەکارێنێن جوڵەیە ئەکرێ ئەویش سوودمەند بێ لەوەژە هەر ئێمە ئێستا دەستمان کردو بە وشیارکردنەوەی خەڵک بە سمینار بە چالاکی بڵێن لە بواری دیانە و لە بواری هاوکاریانە چونکە ئۆتیزم فرە مەسرەفە ئایستا بۆ نمونە سنتەر کەمە ئەگەر کەسێک مناڵەکەی بەرێتە سنتەر بێ پارەی سنتەر بە پارەی کرێسیارەی بۆ بە هەموو شتێکی ژناخۆن. ئێستا لە کوردستانی ئێمەیە بە ڕێژەیەکی زۆر ئۆتیزم زیادی کردووە سنتەر زۆر کەمە لە هەموو ستێمانەیەک سنتەری حکومی هەیە ئەوانینکەن ئەهلین ناوپارێزی کوردستان دەستیان خۆش بە سنتەرێکی زۆر پێشکەوت و باشیان هەیە بەڵام وەکو شوێن و جێگا بۆ ئەم مناڵانە لە 12 ساڵی و لە 13 ساڵی ئەوانش ئیزنیان ئەوانش کە لە سنتەرەکانن بەرنامەیەکیان داناوە گەیشتە تەمەنی 13 ئیزنیانێ ئێ باشە هەرچێکت فێر کرد کە ئیزندا ئەو دایک و باوکە چیلەکە فێر نابێ گەورە ئەبێ یعنی لە مناڵیە تۆ کۆمەڵشتت فێرکووە کە گەورە بوو کۆمەڵشتی کەی پێویستە چکە بەرەو گەنجێتی و باڵغ بوون و بەرەو گەورە بوونەچێ پێویستی بە کۆمەڵشتی کەیە ئەمە لێرەدا ئەڕێت و دایک و باوکەکە بە ناچاری لە ماڵ و ئەیەڵێتەوە یا شتێک گەیباتە باخچەیە شوێنێک ئەوش ڕێگە چارە نییە بۆ مناڵی ئۆتیزم چونکە مناڵی ئۆتیزم دەبێ مستەمڕ لەسەری بەردەوام بی بەڕاهێنا. باشە کاک بەختیار هەڵبەتە دایک و باوکی ئۆتیزم دایمەنە و گرفتیان هەیە کە دەڵێن ئەگەر مناڵەکانیشیان لە کۆمەڵە بێت ئەو لە کاتێکی کەمدا دەتوانن لە کۆمەڵە بمێنەوە هەم لە ڕووی کاتەوە و هەم لە ڕووی ڕۆژەکانیش و ئەم گرفتە تایسش بەردەوامی هەیە و چۆن هەوڵی چارەسەرکردنی دەدرێت. ئێمە حەزەکەم ئەوە ڕێکێنەوە ئێمە ئەم کۆمەڵەیە دەبێت بە ئەندام لای ئێمە سنتەر نین ئێستا سنتەر خۆی جیایە کۆمەڵەکە جیایە کۆمەڵەکە ئیشەوەیە دەیکا بە ئەندام لای خۆی و هەوەی بۆ دەکات و چاودێری ئەم مناڵە دەکات چونکە بۆ نمونە ئێستا من نمونەیەک بێنمەوە ئێمە لەم ماوەیە فۆرممان تازە کردەوە لەبەرەوە ئەو پێڕ و پرۆگرامی کە ئێمە هەمانە بەس ئۆتیزم لە خۆیەگرێ و کۆمەڵی ئێمە شەریحەکانی کە لە خۆی ناگرێ یعنی 25 مناڵمان لای بێ دایک و باوکە 41 مناڵمان لای دایک و باوکی لە یەک جیاوەتەوە تقریبا نزیکەی 23 عایلەمان لەگەڵای 3 مناڵ و 2 مناڵی ئۆتیزمی هەیە ئەمانە یعنی زەختێکی واکەوتوتە سەر ئەم دایک و باوکە بۆ نمونە کەسێک گەر باوکی لە ژیان نەما ئۆتیزم بێ ژیانی چۆن بێ کەسێک گە 3 مناڵی هەبێ ئەبێت چۆن بێت خۆی ئەمانە ئەم دایک و باوکە دابڕاون لە ماڵی خوشک لە ماڵی برا یعنی حتا لە تەمەنی مناڵیەوە هەتا مدەتێکی زۆر کاڕوە دابڕاوە لە کۆمەلگا لەبەر تەعلیقە ناشرینەکانی لەبەر ڕەفتارە ناشرینەکانی بۆ نمونە سەردانی ماڵی خزمێکەکە ئەو شتەی نەکردووە نەیشکانەوە ئەو شتەی نشکانەوە بەس دیتە ئەو ناتوانێت دیفاع لە خۆیکە کە ئەڕواینەن بەسەرەوە ئەڵێ فڵان کەس بوو کە هاو بۆ ماڵماوای کرد ئەوە کارێکەکە دایک و باوکی من ئەم مناڵە بەشارێتەوە بەس من لێرەوە بەڕاستی ئەلان دەورێکی زۆری هەیە من داوا دەکەم لەو دایک و باوکانەوە مناڵان نەشاردنەوە تێکەڵاوی کۆمەڵگایەکەن چونکە مناڵی ئۆتیزم بە شوێنی پشکۆلە تووشی خەڵچوونی دەرونی ئەبێ و پێی ناخۆشە شوێنی تاریک شوێنی بچووک شوێنی فەوزا حەزی بە شوێنی هادیئە حەزی بە شوێنێکە بەرچاوی فراوان بێت چونکە مناڵی ئۆتیزم علمیان ئێستا دەڵێت 28 ئەوەی ئینسانی ئەتیادی تەسویری چاویەکە ئەو نەچاوی بەقەوت یعنی تێر خواردنی ئێرە کە بیبینێ بە یەک لەحظە تەسویرێکەوە هەشتێکی بژوڵی دەزانێت جوڵاوە زۆر بەقەوت و بەهێزەلەوە حاسی شەشی زۆر بەهێزە و عاتفین زۆر عاتفین و لە هەموو شتێ تێ ئەگەن مناڵی ئۆتیزم پێویستی بە پیا هەڵدانێکی بێ ئەنازە ئەمە ناو کۆمەلگای ئێمە کەمە مناڵەکەت وایە ئەمی ئیشارەت سێمە هەمانە 3 مناڵی ئۆتیزمی هەیە لەبەرەوەی یەکەم جار واعی نەبووە وشیار نەبووە ئێستا دوانیانی سجن کردووە قەرناو قەفەزە ئەو کەلەپچەی کە لە دەستی دابڕیوە یعنی هەردوو قاش و دەستی کەلەپچەی بەستووە نانی بۆ خاتە بەردەستی لە ئەگەر ئەمە من لەو بڕوایەم وشیاری کۆمەلگا بێ ئەو دایک و باوکەوە ناکە یعنی لە پێش حکومەتەوە حکومەتیش دەبێت ئەم مناڵانە بگرێتە خۆی چونکە لە دەرئەنجامە ئەمانە
بۆ نمونە تەخلف عقلی نین یعنی تێکەڵاوی کۆمەلگا ئەبنەوە دەبنێت ئینسانێکی چالاک و باشیش بەس بەڕاهێنان. باشە کاک بەختیار هەڵبەتە وەک باست کرد کە ڕوونا با بڵێن ئەو کەسانی کە توشکوی ئۆتیزم وەکو ئەندام با بڵێن ناوی خۆیان تۆمارکەن جگە لەم بابەتە کار و چالاکیەکان بۆ نمونە بە دوواداچوونەکانی ئێوە لەگەڵ سەنتەرەکان بۆ چارەسەرکردنی گرفتەکانی تایبەت بە توشکوانی ئۆتیزم تا چەندە هەنگاوەکان فراوانتر کراون؟ ئێمە دەبێ هەشتێک باسەکەین نابێ زەربەی سفریکەین ئێستا ئەو سنتەرانین کە دانراون ئەهلین یا حکومین بەڕاستی بەڕێگەی تەندروست نییە بۆ ئێستا ئێمە چاوەڕوانی جەنابی وەزیرەکەی مۆڵەتێکمان باتێت چونکە دەبێ ئەمر لە وەرگین ئێستا ئێمە ئەم لقەی ئێمە ئەم کۆمەڵی ئێمە مۆڵەتی وەزارەتی ناوخۆی هەیە و سەر بە چاودێ و سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانە مادەم وەزارەتی ناوخۆ مۆڵەتی داوە بە ئێمە ڕێگاکان کە ڕێگە درراوە بە ئێمە بچین سەردانی ئەو سنتەرانەکەی مەڵام دەبێ ئەمری وەزیر وەرگین بۆ ئەوەی بچین چاومان پێکە چونکە ئەو مامۆستانە ئێمە بیستومانە هەندێکیان هەمیان نا هەندێکیان لە ئۆتیزم نازانن خریجی ئۆتیزم نین ساڵێک لە شوێنێکە ئەگەشتێکیان بینی بێ یا لە دەنی ئێمە بیستی بێتیان وەریان گوتۆتەوە تەقلیدی ئەوە ئێستاوانە ئێستا علم پێشکەوتووە ڕۆژ بە ڕۆژ گەشەی پێکە بۆ نمونە مناڵی ئۆتیزم چون بۆ WC ئێستا بەرنمەیەکەی هەموو مناڵە فێر بە پێویست بەداوی ناکە چۆنەتی قسەکردن ڕستە ڕێخستن ئەوان ئەهێنەوێت لەسەر 1 تۆن بێ بەرزونزمی تیانە بێ بەرزونزمی تا بێ ئەو فێر نابێ ئەبێ لەسەر 1 تۆن بێ هێواش بێ بۆ نمونە ئەو کەسی کە ئەوێت تەسەڵفات لەگە مناڵی ئۆتیزماکە هەر بە سنتەرەکە گەی دەبێت دەفتەرێکی هەبێ ئەو ڕۆژە بۆ نمونە ئەم مناڵە لە چه ئاستێکایە ڕۆژ و شەوی فێرکە وەرزەکانی ساڵی فێرکە میوەکانی فێرکە گەرم و ساردی فێرکە ئێستا بڕوا بکە زۆربەی ئەو مامۆستانەوەنە نازانن چۆن هاتووی لە شوێنێکە سنتەرێکی داناوە ئەم مناڵە بەس بەوە لە کۆڵی دایکی کەیتۆ لە بەرەوە لە ماڵ و غەمبارە دایکی ئەم مناڵی نردووە ئێبایی ئەو پارەی کە لی وەرەگری ئەبێت تۆ فێریکەی من لەو بڕوایم ئێمە هەڵمەتێ دەست پێ ئەەکەین بۆ سەردانی ئەو سنتەرانە راپۆرتی خۆمان ئەبێ بە چاک بەخراپ و دووهەم ئێمە لەسەر تەندروستی مناڵەکان داوا دەکەین لە هەموو سندیکاکانی کە ئەوان چاوشێوەی ئێمە و خەمخۆرن ئەم مناڵانی ئۆتیزمە فرەمەسەفن داوایان لەکەین چۆن سندیکای پزیشکان هاتە پێش و ئەوانش بێنە پێش و هاوکارمان بن بۆ مناڵی ئۆتیزم. باشە ئەم هەنگاوە هەڵبەتە باسی لێوە دەکەیت لەگەڵ لایانی پەیوەندیدار پەیوەندیتان هەبووە تا چەندە بەدەمەوە هاتن هەبووە؟ ئێمە بە خۆشحاڵیەوە کە باسی ئۆتیزمەکەین ڕوو لە هەچ کەسێکەکەین بەسنگێکی فراوانەوە بەڕاستی بەڕۆڕوومانین بەڵام خۆی یەکشت هەیە ڕێز و احترامەیە بڵێن بۆ نمونە وەکار و کارەکەی شەیە کە بکرێ بۆ نمونە ئێمە لەسەر موچە زۆر قساکەین هەتاکو ئێستا ئیمڕۆبیانیمان پێەکەن لەسەر سنتەر قسە ئەەکەین خێرخوازی ئەبێ بیکاتەوە ئەمیان قرتێلەکەی قرتێنێکا بە ئازایەتی خۆی تۆ ئەمێ چاوەڕانی دەوڵەمە نەیبیکاتەوە تۆ حکومەتی خۆ بۆ نایکەیتەوە سێ لە ڕووی ئەم مناڵانەوە تەمەنیان گەورە بوون یعنی تەمەنیان گەورە بوو زۆربەی زۆری ئێستا دەڵێمانە گەورە بوون یعنی سنتەر چۆنە بێ ینی من بۆ نمونە ئەمانە کە گەورە بوون گەشتونەتە مەرحەلەیە پێویستیان بەو مەرحەلەیە تۆژە بێ کاریان لەگەڵاکەی بۆی بۆ نمونە کە باسمان کردو تێکەڵاوی کۆمەلگا بنەوە دایک و باوکی مناڵی ئۆتیزم تووشی نەخۆشی دەرونی بوون بۆ گۆشە گیر بوون ماوەیەکی زۆر من لەو بڕوایم دایک و باوکی مناڵی ئۆتیزم کە قسەی لەگەڵ ئەەکەی یەکسەر غەمبارە دڵی پڕە بێ بەڵام من لێرەوە دەڵێم هەموو دایک و باوکی مناڵی ئۆتیزم ئەلێرەوە دەڵێم ئەگەر گوێ لە منەگرێ خزمەتی خۆی کا بۆەوەی خزمەتی مناڵەکەی کا نەڕوخێ و تێکەڵاوی مناڵەکەی تێکەڵاوی مشتەماعکە بیباتە شوێنەکان بەس دەستی پێوەی بێ مناڵەکەی کا بە هێڵی سوور خۆشی بوێ زیاد احترامی بگرێ ڕێزی گرێ ئەو مناڵە وردە گەشە ئەکا بە ڕێزگرتن و بە وەسف و سەنای ئەم مناڵە گەشە ئەکا و تێ ئەگا لە هەموو شتەکان بەڵام ناتوانێت ڕستەکە ڕێخە بێڵێ. باشە وەکو کۆتا پرسیار پەیامی تۆ بۆ تەواوی لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەوەی بەدەستە جەمعی کار بۆ خزمەتکردنی مناڵی ئۆتیزم بکەن چییە؟ ئێمە لە ئێستا نووسراوێکمان نووسیوە بۆ وەزارەتی شارەوانی و چەند ڕێگایکی کەیان پێوتون دوو سەرمایەدار لە سلێمانی بە خۆشحاڵیەوە دەڵێ ئێمە هەتا ئێستا لە کرێچیانی دەڵێ بەس ئەرزەکەت زەویەکەتان بدەنێ ئێمە بینایەکتان بۆکەین و ئێمە داوامان کردو ئەو بینایەت چۆن بێ تەشخیصی مناڵ وای ئێمە بێ لەبەرەوە ئەو تەشخیصی ئەو مناڵەی کە ئێستا دەکرێت لە ئەمریکا بە 6 مانگ دەکرێت ئەنی کەمترین کات لە وڵاتانی داریمارک سوید نەرویج بە 5 ساڵ اینجا تەشخیصەکە لە ئۆتیزمە
ئەم تەشخیصەی کە ئێستا ئەکرێ بە مۆدیلێکی کۆنە دکتۆر سامان خۆی چونە چاومان پێکەوتووە دەڵێت تەشخیصی مناڵی ئۆتیزم ئاوا ناکرێت بە کۆنە چونکە مناڵی ئۆتیزم هەڵچوون و داچوونی هەیە لە 3 مانگە فێرە بێ. من داوا دەکەم لەلایەنی پەیوەندیدار یەکەم ئەو لیژنە طبیە بیکەنە سەردەمیانە با پێشکەوتوتر بێ هیچمان لە وڵاتان کەم با خەڵ با دایک و باوک بە هەڵە مناڵەکانی تەشخیص نەکرێ. دوو داوایان لە یەکەم بە زووترین کات ئەو پارێژە بەمان ڕاببینین چونکە تەمەنی لە 2013 ڕاوگرتووە ئەگەر 4 ساڵ بێ ئێستا 16 ساڵە تۆ ئەوەژی پێڕانابینی. شتێکی تر داواکەم لە کۆمەلگا ڕێز و احترام لە دایک و باوکیان گەڕن چونکە دایک و باوکیان زۆر دەشکاوە تۆ ژەونی تر دەشکاوی مەکە و منم بەیانی سوپاسی جەنابتانەکەم و سوپاسی ئەم چاوپێکەوتنەکەم. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان بە ئومێدی تەواوی پەیامەکان گەشت بێت. زۆر سپاس بۆ بەختیارۆف جێگری لقی ئۆتیزمی سلێمانی دووبارە سپاس بۆ بەڕێستان بەخێراتی.